ماوەی چەند ڕۆژێکە ئامارەکانی توشبوانی نوێ بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕووی لە کەمی کردووە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕایدەگەنێت کەمبوونەوەی ژمارەی توشبوان بە مانای کۆتایی هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا نایەت، بۆیە پێویستە وڵاتیان پابەندی ڕێنمایی تەندروستی بن. کەمبوونەوەی توشبوون مانایوە نییە کە ڤایرۆسەکە نەماوە، بە پێچەوانەوە دەبێمە ئەم نەتیجەیە بپارێزین، زیاتریش بە خۆپارێزی و بە دانانی ماسک و دوورکەوتنەوە لێکتر و شوێنێک قەرەباڵغ بوو زەرور نەبوو نەچین، چونکە ترسناچی ئەم ڤایرۆسەمان بینیە و ڕۆژانەش تا ئێستش بەردەوامە و بەداخەوە نەخۆش هێشتا لە نەخۆشخانەماوە، هێشتا ڕێژەی مردن هەیە. بۆیە هیوادارین هاوڵاتیان بە وەکو جاران وەکو پێشتر زیاتریش خۆیان بپارێزن تاوەکو خوانەکە هەڵکشانێشتر ڕوو لە هەرێمی کوردستاندا نەکات. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی بە دڵنیاییەوە چەندین ڕێکاری گشتیە بۆ ڕێکاری تاکپارێزی بە هۆکاری ئەم کەمبوونەوەی دادنین لە کاتێکدایە کە لە وڵاتانی دەوروبەرمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپا لە ئەمریکا هەڵکشانەکە جارێشتر بەرەو بەرزبوونەوە چووە. لەبارەی دەستخستنی ڤاکسین وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت لا وەزارەتی تەندروستی لیژنەی تایبەتمەندیان دروست کردووە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق لە پەیوەندیدان ڕاشی گەیاند هەر کاتێک عێراق ڤاکسینی پێدرا پشتی هەرێمی کوردستانیش دەنێردرێت و وەری دەگرن. ئێمە بە چەند ئاڕاستەیە کاری لەسەر دەکەین. تیمێکی پسپۆڕی لە هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی بۆ چاودێریکردن و دابینکردنی ئەم ڤاکسینە پێکمان هێناوە و ئەم تیمە لەگەڵ وەزارەتی تەندروستی عێراق فیدرال لەسەر هێڵن. من خۆشم لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستی عێراق فیدرال چەند جارێک پەیوەندیمان هەبووە وەکو هەموو ڤاکسینەکانی دیکەی کە ئێستا هەیە و ئێستا ئێمەش لە ناوەڵمەتی ڤاکسینین. بەشی هەرێمی کوردستان لە ناو بەرنامەی نیشتیمانیە وەکو وڵات لە عێراقدا بەرنامەی نیشتیمانی بەردەوامە، بەڵام بە چەند ئاڕاستەیەکی تری ژێمە لە هەوڵ داین بۆی بتوانین هەرێمی کوردستان بێبەش نەبێت لەو ڤاکسینە لە کاتی پەسەندکردن، چونکە ئێستا هەندێک کاتی ماوە بۆ پەسەندکردن و دابەشکردن بەسەر وڵاتاندا. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە لە هەرێمی کوردستان تا ئێستا 95,897 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوونە، لەو ژمارەیەش 59,626 کەس چاک بوونەتەوە، 33,153 کەسیش لەژێر چارەسەردان و 3,118 کەسیش جانیان لەدەستداوە. ئەڵگۆڕ ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.